یانەی گازی باکووری شاری کەرکووک بۆ یەکەمین بەشداری لە خولی ئەستێرەکانی عێراق ئامادەکاریەکانی سەر کردوتەوە و دوای ئەنجامدانی کەمپێکی مەشق و ڕاهێنان لە شاری دهۆک ئەمجارە لە هەولێرەوە یاریە دۆستانەکان ئەنجام دەدات تاوەکو بۆ دەستپێکی خولەکە بە باشی ئامادە بێت. ماوەی تقریبا لە 12 ڕۆژێک ئێمە دەستمان کردو بە ڕاهێنان مەشق و ڕاهێنان معسکرێکمانە بوو لە دهۆک لەخوا بەزیادە معسکرەکە سەرکەوتوو بەسچی بوو یاری دۆستانی تیانە بوو ئامادەکاریەکان بەردەوامە هەتا چەند ڕۆژی داهاتوو ئینشاءالله بەڵکوم فریقەمان تیبەکەمان بزانین خەلەلەکان لەکوێ بۆی بتوانین معالجە بکەین. هەندی یاریزانمان هەیە و پیشەگەرەکانمان هێناوە و نەختێ تووشی ئازار و شت بوونە بە تەماین ئەگەر بزانین هەر بەردەوام من لەو ئازار و شتانە احتیمالە بیانگەڕین. ئامان زمان ئەوەیە ئینشاءالله بگەین ناسێکی باش بەس بێمەلعەبیش پێمان دیارە بێت ئێمە ئینشاءالله یارەکەمان لە نادی نەورۆز ئەنجامەدەین بەسپاسەوە لەوێ ئەموارەوە ئینشاءالله بە هیوای ئەنجامێکی باش. والله من بەتەوەقعی خۆم احتیمال لە بینی 10-12 ئەو شوێنان ئینشاءالله. نوێنەرەکەی شاری کەرکووک بۆ ئەم وەرزەی خولی ئەستێرەکانی عێراق گرێبەستی لەگەڵ 25 یاریزان ئەنجام داوە. تەنها 8 یاریزانی لە ڕیزەکانی هێشتۆتەوە و 17 یاریزانی نوێشی هێناوەتە ڕیزەکانی. ڕاستی ئێمە زۆر درەنگ دەستمان پێکرد زۆر درەنگتر لە تیپەکانی تر دەستمان پێکرد بۆ کەمپە تەدریب ڕایەنانەکەشمان لە دهۆک ڕاستی سوودێکی زۆرمان لێ نەبینی چونکە یاری دۆستانەمان ئەنجام نەدا بەڵام ئەمە ماوەی 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژە بێت لە هەولێرین. وەڵای ڕاستی هەر تیپێک کە تازە سەرەکەوێ یەکەم جا ئامانجی مانەوەی دوایەوە ئامانجەوەی کە سوپرایزی ئەنجام بدایە ئەسپی ڕەشی پاڵەوانی تێگە بێ ئێمە شێکین لەو تیپانەیە مانەوەی ئەسپی ڕەشی پاڵەوانی تێگە بین ئینشاءالله. ڕاستی تیپەکەمان تاخیر خۆی ئامادە کرد تاخیر دەستمان بە ئامادەکاریەکان کرد و کەمپەشی مەشقیمان لە دهۆک ئەنجامدا و ڕاستی زۆر سوودمان لەو کەمپە مەشقی دهۆک نەبینی لەبەرەوەی یاری و دیمان تێی نەکرد و هیچ تیمێک لەوێ ئامادە نەبوو بەڵام خۆشبەختانە ئەو چەند ڕۆژەی دوای هاتینە هەولێر و چەند یاریێکی دۆستانەمان کردووە و زۆر باش خۆمان ئامادە کردەوە. یەکەم ساڵمانە سەرکەوتوینە ئامانزبانەوەیە بمێنینەوە و پاشان ئەسپی ڕەش خولەکە بین. بەڕاستی زەحمەتێکی زۆرمان دیدە تا گەیشتینە ئێرانە پێویستی بەماندیبوونەکی زۆر دەکا بەڕاستی سوپاس بۆخوا ئەم ساڵ بەڕاستی ئامادەکاریەکی زۆر باشمان کردیە تقریبان هەفتەیەک لە دهۆک معسکەرمان کرد و وحدە تەدریبیەکانمان زۆر باش بوو و ئێستاش دەستمان کردێ بە یاریە دۆستانەکان ئینشاءالله ئەوەی لە توانامان پێشکەشی دەکەین ئەم ساڵ. خۆی گرنگترین شتەکەوێ لە خولەکە بمێنیتەوە ئەم ساڵ لەبەرەوە یەکەم ساڵمانە بەڵام بەڕاستی وەکو ئامادەکاریێکی زۆر باشمان کردووە یعنی دەتوانین بڵین ئەوەی ئەو دوو هەفتەیە ئەو جوودەمان سەرف کردو و ماندیبوونەمان کردیە بە ژیانمان نەمان کردیە لەبەرەوەی ئەوەش مەوزوعەکەوێ کە درەنگ تۆزی دەستمان پێ کرد و ئینشاءالله ئەوە نابتە بەهانەیەک لە بۆ یاریەکان ئینشاءالله بۆ کاتی یاریەکان باش خۆمان ئامادە دەکەین. یانەی گازی باکوور یەکەم یاری خۆی لە مێژووی خولی ئەستێرەکانی عێراق ڕۆژی هەینی بەرامبەر زاخۆ لەسەر یاریگای زاخۆی نێودەوڵەتی ئەنجام دەدات. یاریەکانی یاریگای خۆشی بەهۆی ئامادە نەبوونی یاریگا لە شاری کەرکووک لە شاری سلێمانی و لەسەر یاریگای نێودەوڵەتی نەورۆز ئەنجام دەدات. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.